باسی کارێکی خۆبەخشیەکەین کە گروپێکی خۆبەخش ماوەی 8 ساڵە کار دەکەن بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان. لە ماوەیەدا زیاتر لە 3000 هەلیکاریان بۆ گەنجان دۆزیوەتەوە. ئەم بابەتە دەبێتە یەکێک لە تەورەکانی ئەمڕۆی بەیانی 24 قسەی لەسەر دەکەین. میوانمان لەگەڵە بەڕێز عومەر ئیسماعیل بەڕێوەبەری گروپی فاینجۆب. کاک عومەر بەیانیت باش. زۆر سپاسان دەکەم دەستان خۆشی بۆ ئەم دەرفەتە و ئێمە ئەمن ناو عومەر محەممەد ئیسماعیل لە دانیشتوی شاری هەولێرم و لە ساڵی 1970 دایکمە خێزاندارم خاوەنی دوو منداڵم. لە 2004دا هەستمان کرد فەراغەکەیە لە بواری هالیکار و چۆنێتی پۆستکردنی هالیکار و چۆنێتی سیڤی. لە 2016 بەفعلی لەگەڵ چەند هاوڕێیەکەم لە سلێمانی و لێرە ڕێز و سڵاو لە کاک سەباح و لە ژێ ساتق و کاک ڕەوا و برادرانی ترم لە هەموو شارەکانی کوردستان توانین تیمەک لە هەموو شارەکان کۆبکەمەوە لیدەراتیان بکەم و گروپ فاینجۆب ئینکلوسیۆن دروست بکەم. ئەلحەمدولیلا هەزاران کەسیشی دۆزیتەوە و گەسەریکەن ڕۆژانە بە شەو و ڕۆژ ئیش تێدا پۆست دەکرێت. پێش ئەوەی کە بچینە ناو ماشەڵڵا لێبێ ئەو نەپڕە لە کارەکەی و ئەوەندە بە ڕوحێکی خۆبەخشیەوە کاری تێکا خێرا زۆربەی بابەتەکانی خستە ڕوو. بەڵام منەمێ ورتر بچینە ناو بابەتەکە. چۆن بوو کە سەرەتا بیرۆکەی دروستکردنی هەلی کار بۆ گەنجانتان هاتە خەیاڵ و چۆن پلانتان بۆ دانا؟ ساڵی چەند بوو کەی کەوتە بواری جێبەجێکردنەوە؟ من بەخۆم لە شەریکاتی نەوتیشم دەکرد 2013 پاشان بەخۆتان دەزانن کوردستان لە 2007 تا 2013 گەشتێکی ئابووری زۆر هەبوو و هەلی کار زۆر بوو. دواتر هالی کارەکان لە هەموو شوێنێک پۆست دەکرانی بەربڵاو بوو. ئێمە ویسمان هەموو هالی کارەکانی کوردستان کۆبکەمەوە و ڕۆژانە لەگەر هەموو سەرچاوە مرۆیەکان قسەم دەکرد لەگەڵوی کاکەوەرە پۆست لەو گروپانە بکە. الحەمدوللا ئێستا گروپەکی هەموو بەشی سەرچاو مرۆیەکانمان لە کوردستان دروستکردی تقریباً نوێنەری 300 زیاتر شەریکی تێدایە و ڕۆژانە ئەمە ئەو ڕێنمایەنە و برادرانی ئێستا وەزارەتی کاریشم داخلی ئەو گروپەی کردیا تاکو بتوانین ئەمە لەگەڵ حکوومەت یارمەتیەک بدەین دەستێک برین. ئەو بیرۆکەش لەوەی هات الحەمدوللا چەند برادرێکی سلێمانی گروپیان هەبوو هەستان کۆمباین لەگەڵ یەکێکترمان کرد فاینجۆبی کوردستانمان دروست کرد. باشە زۆر جار گەنجانمان بە دوای کار دەگەڕێن. بەڵێ ڕەنگە هەموو گەنجێک شانسی ئەوەی نەبێ دەرفەتی ئەوەی نەبێ ئەو پۆستێکە گروپی ئەوە دەیکە ئەوان بیبین لە بەرچاویان بکەوێیان سوۆشال میدیا بەکاربێنن. باشترین ڕێگا بۆ دۆزینەوەی هەلی کار چییە؟ باشترین ڕێگا بۆ دۆزین هەلی کار ئەوەیە ئەو گەنجانێک کە ئیش نادۆزنەوە دەتوانن ئەنی ئێستا دنیا زۆر ئاسان بووە بە مۆبایلێک دەتوانی ئەو ئەوەندەی سەیری شتی تر دەکات دەتوانی سەیری گروپەکانی بکە و بۆ برادرانی تریش گروپیانەیە زۆر بە ئاسانی ئێستا لە تەلەگرام ئەگە سەیری تەلەگرام مامکەی 7 مێمبەرمانەیە و گروپەکانی سەرەکیمان هەیە هەموو ئێچارەکان ئیش دەنێرن لە هەموو چینەکان شەرنیە تو بەس شادەداربی شادەداریش نەبی بۆ نمونە دوێ پۆستێکمان کرد شوێنێک لە هەولێر چل کەسی دەوێت ئەنی ئەوەی شادەشی نەبی بەس بڕێک زمان بزانێ. کاتە من ویستەوە پرسیارە بکەم ئەگەر وایە کاتی خۆیەتی بڵێم کە مامۆستا عومەر ئەو هەلی کارانی کە لە لای ئێوە دەست دەکەوێت و ئەو سەرچاو مرۆیانە لە لای ئێوە داوای هاوڵاتی دەکەن کە لەلایەن کار بکەن هەمویان دەبێ خاوەن بڕوانامە بن و پسپۆڕایەتیان هەبێ بۆ کەسێکە دەرفەتی خوێندنی نەبووە دەرفەتی ئەوەی نەبووە بەهۆی شەڕ و جەنگ و ئاوارەی و دەربەدەریەوە یاخود بەهۆی کەم دەرامەتیەوە نەیتوانیوە شادە بەدەست بێنێت و بڕوانامێکی نەبێ ئەوان چۆن جێگیانە بێتەوە لە لای ئێوە و بڕوانامەدارەکان چۆن جێگیانە بێت؟ بەڵێ ئێمە لە هەموو ئاستەکان هەلی کار پۆست دەکەین. باشە و بە جۆر ینی زمان و هەوڵمدا لەگە هەموو شوێنەکان تکایان لێ بکەم کە داواکاری ئیشەکانیان کەم بکەنەوە چونکە هەوڵاتی خۆمان مەسەلەن پێویستە و ئەمن یاسایەکمان دانای چەند ساڵەکە لە نزبەتی پارە ئەمە ناتوانین ئەو هەلی کارە بۆ خەڵکی پۆستکەین ئەو خەڵکانە تاکو یعنی لە 400 زاری ئەم پۆستی کەمتر ناکەم بەڵێ و کاتی کارکرد لە 9 ساعت زیاتر بێ ئەمن پۆستی لۆ ناکەم ئەگەر چەند مەبلەغشم دات ئەمە موچەکە نابێ ئەو کاسی لەبەرەوەی خۆتان دەزانن یاساکە تعدیل کرا لەبەر ئەو قراری دادگای عێراق یاساکە و بەس الحەمدوللا ئێستا حکوومەت پاش هەوڵمان دەبێت هەموو لایەک حکوومەت لە 29ەوە دەبی هەموو شوێنەکان 175 خەڵکی هەرێمی کوردستان بێت. کاگۆمەر باسی زۆر گرینگە تۆ مەرج بۆ بەشێک لە کۆمپانیەکاندا دەنێ یعنی کاتژمێریان نۆ کاتژمێر زیاتر نەبێت کار یاسا و 400,000 کەمتر نێ بەڵام هەندێک جار دەبینین بەشێک لە کۆمپانیا و لە کارتە تایبەتەکان داواکاری زۆر سەیر داوا دەکات پێویستە 3 زمان بۆ 4 زمان بزانی پێویستە ئەزمموی 4 ساڵ 5 ساڵ کارکردنت هەبێ تەمانت لە 25 ساڵ لە 28 ساڵ زیاتر نەبێ ئەگە تەمەنت بەو شێوەیە بێ ئەوە و ئەزمونەت هەبێ ینی هەر شتەکان خۆی یەکتر ناگرتەوە دواترەکەی کارەکەش هەکار ببوورە زۆر نۆرمال زۆر ئاساییە پێویستی زۆر نۆرمالە
پێویستی بە زۆر تایبەتمەندی نیە هەر کەسێکی ئاسایش ئێوە لەگەڵ کۆمپانیاکان و کردی تایبەتەکان قسە دەکەن داواکاریەکان دابەزێنن بەڵێ ئەم زۆر داواکاری خاوەنکارەکان کەم دەکەمەوە قسەیان لەگەڵ دەکەم لەگە بەرپرسانی سەرچاومرویەکان و من کاریگەریی زۆرمانێ لەگەڵ برادران مەسەرەن ئێستا ئەگە سەیری گروپەکانم کەی زوو ئەمن شت بڵاو دەکەمەوە خەڵک تا ئاگاداری خۆیان بن بەداخەوە لە ڕۆژگارێکی زۆر سەخدا دەژین خەڵکیش فێڵبازی زۆر بووە ئەگە سەیری ئەو کامام کە هەموو ئاگادارێک لە خەڵک بڵاو دەکەمەوە ئەو مەسەرەن ئەلێرەش دەبی لانی ڕقابی لە وەزارەتی کار چالاک بکرێت و چونکە ئەمە 8 ساڵە بەردەوامین الحەمدولله دەبی ئەوانیش بێنە سەر خەت لەگەڵ هەموو سەرچاومرویەکان کۆ ببنەوە داواکاری کەم بکرێتەوە تاکو گەنجی خۆمان ئەو ئیشە بدۆستە لە بەداخەوە زانکۆکانی کوردستان ینی 175 یعنی کارمەندی لێ هاتوو بەرهەم نەهێنن بۆ بازاری کاردا یعنی بازاری کار لەلایەک و بەڕاستی ئەو خوێندنی مەش زۆر لەلایەکی ترە ئەگە سەیری کە یەک دوو جامیع نەبی ئەوان وەزعیان زۆر باشە کە تەخەڕوز دەکەن ئیش بە ئاسان دەدۆزنەوە لەبەرەوەی ئەوان سۆفت سکیل و زمان و زۆرشی تریانێ دەتوان ئیش بە ئاسانی بدۆزنەوە ئیتر دەبی گەنجەکان کێشەکە بورە کێشەکە لە زانکۆکانیان هەندێک جار کێشەکە لە خودی قوتابیەکانی شێ لە خودی دوولانێ بۆ نمونە ئێستا ئەمە لە کەرتینەوە دیشمان دەکرد کەرتینەوە بە خۆدان دەزانن ئێستا 20,000 کارمەند لە ماڵەوەیە 2000 شەریکە ئیشی نماوە بەداخەوە ئیتر ئەو کاتە فەراغانی خۆ دەبی دەوراتێ لە ئۆنلاین یعنی دەوراتیان بۆ بڵاو دەکەمەوە یعنی خەڵکی خۆشمان دەبی بێتە بازاری کار پاش 20 مانجیش 29 دەبی خەڵکی مەزیاتر بێتە بازاری کار لەبەرەوەی ئێستا حکومەت دەرفەتێکی باشە ڕخساندیا بەدا ینی سپاس لەخوای یعنی لەمە دوو ئەگە 175 هەموو شوێنەکان تە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی خەڵکەکی زۆر دەستە باشە سەرکار وەرز کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە هەلی کار لە وەرزێکە زۆر بێت لە وەرزێکە هەلی کار کەم بێت یاخود لە بارودۆخێک زۆر بێت لە بارودۆخێک کەم بێت پێیوەستە بە هەڵومەرجی سیاسی کوردستان لەگەڵ عێراقدا بۆ نمونە ئێستا لە خراپترین بارودۆخدایە بەداخەوە یعنی بەس کەرتینەوە 20,000 کەس یعنی ئیشی دەکرد هەر یەکە و سێ کەس بەخێوکە دەبتە 6,000 کە 2,000 کۆمپانیا ئەگەر 1 و 2 کەسیان هەبێ ئەوە زۆر دەکە ئەوانەیە کە لە سیستەمی ئەیڤێڵ و لە سامان سروشتەکاندا هەبوون یعنی بارودۆخ ئێستا بەڕاستی بەداخەوە زۆر سەختە لە ئێستادا لەبەرەوەی حکوومەتی عراقی بە خۆتان دەزانن بودجەی نەناردیە و ینی ئیشکال هەیە ینی کاریگەری سەر شەریکانی زۆر کردیە بەداخەوە کاک عومەر بۆ دۆزینەوەی هەلی کار زۆرجار کۆمپانیا کە هەلی کار ڕادەگەنێ پێویستە من ئەگەر بە دوای کار بگەڕێم سیڤیم بنێرم بەڵێ ئەو سیڤە دەبێت چۆن بێت کاتێک کە من دەمێت پێشکەشی کۆمپانیاک بکەم شێوازی نووسینی سیڤەکە ئەمە مەرجە دەبێتە هۆ کارێک بۆ وەرگرتنیان ئەمن لێرە بە هەموو خەڵک دەڵێم ینی نابی بێهیوا بن بەخۆم ئەمن لە زۆر شوێنی گەورە ئیشم کردیە ئەنی ئێستا ناتوانم ناوەکانی بڵێم یعنی واستە لێوێشە بووە واستە لە هەموو شوێنەکەی لە جیاندا ئەتو نابی پشت بە بە واستە بەستی یعنی ئەمن ئێستا شوێنانە بڵێم خەڵک لەوانەیە سەیری پێ بێبرێ بەڵا واستە بەڵێ لەوانەشەیە واستە هەیە ڕکمەندێشنێ سۆ دەبی سیڤی چۆن بی سیڤی شتێکی سادەبی دەربارەی ژیانی خۆتە ینی بەداخەوە 6 هەفتە خەڵکی خۆمان ناتوانانی سیڤی دروست بکە و لە زانکۆکانش بەداخۆ دەبا لە مەرعلە 3 و 4 جۆپانتینگ دەرسەگا بە بەناوی جۆپانتینگ سیڤێکی فێرە سیڤیان کرد بە چۆن ئیش دەدۆزیەوە باشە کاتە لای ئێوە چۆن ئەکرێت یارمەتیان بدەن یا ئەبێت ئەمە بە پێیتوانە الحەمدولله ینی زۆر کات دەورات دەکەم و دەورات دەرێمەوە برادرانم لە سلێمانی و لە شارەکانی تریش هەوڵ دەدەن سیمینارات بکەنەوە و سامپڵمان دانایە ڕۆژانە ئەگە سەیریکەی هانی خەڵک دەین لینکانێ لۆ دەنێرین سامپڵێکی جوان لۆیان دروست دەکەین و زۆر کاتێ ئەمن بە سیڤی خەڵک زۆر چەک دەکەم هەزاران سیڤیم چەک کردووە الحەمدولله یعنی بەڕاستی سیڤی ئەگەر شتێکی جوان دروستکەی و لانگویجەکانی خۆت عازر بکەی و وەکو وایە تیرکەوانە کتێ تیرەکەی عازرە دەتوانی کارەکەی پێچی یان بە ئێمە بڵێ ئەمە زووتر دەگەینە خاوەن کارەکە دەتوانم ئیشی لۆ بدۆزمەوە الحەمدولله ئیشم لە هەزاران دۆزیتەوە بەخۆشم لە شەریکەینەوە دیشم دەکرێت حالین ئیش ستۆپ ینی ئیتر وایە یەک یارمەتیم دەدا ئەم یارمەتی خەڵک دەدەم ئیتر ژیان وایە ینی دەبێ ئەمە یارمەتیەک بدەین دەستیەک بگرین چۆ کەرتی حکومی لەمە دووە بەرگەیەوەی ناگری خەڵک تاینکە لە ڕێی گروپەکەی ئێوە ژمارەتان لایە چەند کەس دەرفەتی بەڵێ ئەمە هەتا ئێستا نزیکەی 3000 نام کۆکردەوە هەزاران ناویش ئێستا لە لیستەکەمانە الحەمدولله بەس بەخۆ دەزانی یعنی خۆبەخشم کەمە و برادرانیش هەموو کار دەکەن ناتوانم پوشیان بکەم یعنی داتا ئینتەرێکم ئەز لەو ڕۆژان ئینشاءالله بخۆم خەریکم داتا ئینتەرێکە بکەم الحەمدولله یعنی وچی گوتنی لە هەر شوێنە لە هەر شەریکەک دەستی پەنجەی ئێمە دیارە ئیتر ئەمەش دەبی هەم بەشانی حکومەت ئێمە توانیم مۆبایلێک یعنی بەقەدەر یەک شوێنەی زۆر بەرز بکەین الحەمدولله کاک عومەر بۆ خۆی هەر کارێک تا سەرەتا ئەچێتە سەر سکەی خۆی کۆمەڵە هەڵا دێتە پێشێ کۆمەڵە گرفتیش دێتە پێشەوە ئەو هەڵانەی کە کردتان لە سەرەتا
بوو بە ئەزمون بۆتان چی بوو تووشی چه هەڵەیەک بوون چ جۆرە کارێکتان کرد کە ئەتان دواتر زانیتان کە ئەم شێوازە هەڵەیە ئەمەیان دروسترە و لەمپەری بۆتان دروست کرد بەڵێ لە سەرەتادا ئەمن خەڵکەی زۆرم لە گۆری خۆم کردەوە هەموو ئەومدانی ئەدمینی و مۆدیریتی و ئەوانە لە گروپ پێجەکان بەس دواتر زۆر خەڵک فێڵباس هەبوو هەلیکاری پۆست دەکرد و پای لە خەڵک دەستا ناندوو یعنی شتی خراپی دەکرد هەوڵمدا ینی کۆنتترۆلی بکەم پشت بە کوالیتی بەستم لە کوانتیتی یعنی لە دنیا ژوایە دەبێت و کوالیتیت باشتر بین نە کوانتیتی سەیری مێنبەر بکەیت الحمدلله ئێستاوە لەو زوانە شڵا بە خۆبەخشی شەریکە ئەپەکمان لە دروست دەکە ئیشاءالله و الحمدلله ئێمە مەمبەریشمان گەلەگە لە زۆرە و هانی ئەوشمدایە گروپی تر دروستبی خەڵکی تر دروستبی وەکو ئێمە چاوی ئێمە بکە الحمدلله گروپی تر دروست بە مێمبەری لەم زیاترە ڕۆژانە توانی بە هەموو شوێنەکانیش گوتوانی هەڵکاریەکانی مە پۆست بکە یعنی الحمدلله و هەر کەسێک پێویستی باشتەشی بێ ئەمن بە پێی کات و بە پێوە یارمەتی دەم دەستی دەگرم و لە داهاتوشدا ئیشاءالله پرۆژەی خێرخوازیشمان دەبێ ئێستا لەم دوای بۆ قوتابی فەقیر زۆر گرنگیش هەیە ڕەنگە ئیتر مەجای واستەکاری نەهێڵێ ئەم جۆرە ئەپانە و ئەم جۆرە کارکردنەوە دۆزینەوە یان لانی کەم شتێک کەم بکاتەوە و خەڵکی مستحق شایستە بتوانێت زۆر کاتێ ئەمە ناوی شوێنەکە نادەین ئەمن دەزانم ناوی شوێنەکە چێندەرە ئەو کەسێک کە زۆر پرسیار بکە لانەی لە خاص پێ برێم ئەو شوێنەیە هەندێک شوێنەیە مەسەرەن کە مامۆستادی شوێنی خۆی دەگۆڕی ئەمن ئەو شوێنان نادەم تاکو نەبتە واستە مەسەرە ئێستا دوونێ پۆستاکەم کرسی سەر کارمەندیان دێ ناوەکەم نەگوت دەمەوێت خەڵکە بخۆی بچی ئەپڵایکە شایستەکە وەرگیری زۆر باشە بەڕێز عومەر ئیسماعیل بەڕێبەری گروپی فاین جۆب زۆر سوپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵمان بوو کارێکی پیرۆزە کارێکی زۆر مرۆڤانەیە هیوادارم بەردەوام بی زۆر سوپاسان دەکەم دەستان خۆش بی زۆر سوپاس دووبارە بەیانی باش